واشنطن خۆی بۆ قۆناغی دوای داعش لە عێراق ئامادە دەکات، بەڵام ئاماژەکان ئەوە نیشانەدەن کە عێراقیەکان کە 3 ساڵ لەمەوبەر دژ بە دژمنێکی هاوبەش جەنگان ئێستا خەون و ئامەنجی هاوبەشیان نەبێت. لە ناوچە سونەنشینەکان تۆڵە سەدنەوە و ڕق بربەستی سەرەکی ئاوادانکردنەوەی ناوچەکان و گەڕانەوەی ئاوارەکانە. لە کوردستانیش بنملانەی سیاسی و هەرێمایەتی پێش ژیان و سەلامەتی هاوڵاتیانی مەدەنی و ئایندەی هەرێمەکە کەوتووە و چەکی هێزە کوردیە هاوزمانەکان لە بری داعش ئێستا ڕوو لە یەکتریە. پلانی واشنتۆن هەرچی بێت لە گۆڕەپانی دوای جەنگ لە عێراق هیچ لەوە مەترسیدارتر نییە کە هێزەکانی ئێستا کە مەشق پێکراوی ئەمریکا و خاوەن چەکی ئەمریکا و ئەوروپی بن لە هەر شتێک زیاتر لە بیری دەست بەسەراگرتنی ناوچەی زیاتر و فراوانکردنی دەسەڵاتی خۆیان بن. لە کۆنگری ڕۆژنامەوانی وەزارەتی دەرەوە NRT ڕوبەڕۆبوونەوەی خۆپیشاندەران لەلایەن هێزە چەکدارەکانی سەر بە هەرێمی کوردستان خستە بەرباس لە شنگال. وتەبێژی وەزارەتی دەرەوە نیگەرانی وڵاتەکەی سەبارەت بە ئاڵۆزیەکان نیشاندا و ئەوەشی نەشاردەوە کە ئەوە یەکێکە ببێت لە گرفتەکانی دوای داعش و تا ماوەیەکی درێژیش ئەو گرفتانە کۆتایی نایەت. ئەمەوێت لەسەر ئاڵۆزیەکانی شنگال قسە بکەم. نازانم راپۆرتەکانت لەم بارەیەوە بینیوە یان نا. هەندێک هێزی کوردی کە لە حکوومەتی هەرێمەوە نزیکن تەقەیان کردووە و بەو هێشەوە کچێکی یەزیدی کە ڕزگاربووی دەستی داعشە کوژراوە و 15 کەسێکی تریش بریندار بوون. بۆیە سەرنجتان بۆ ئەم باسە ڕادەکێشم چونکە ئەم ئاڵۆزیە لە ناوچەیەک ڕووەدا کە چەند کیلۆمەترێکی کەم لە ڕاهێنەر و سەربازەکانی ئێوە لە مووسڵەوە دوورە و کە شەڕی داعش ئەکەن. هەروەها ئەم هێزەی تاقەی کردووە بەشێکیان لایەن ئێوەوە ڕاهێنانی پێکرا و بەشێکی زۆریشیان لە چەکەکانی ئێوە پێ. ئەم چەکانە بەکارهێنراوە لە میملانەی ناوخۆی و ڕوبەڕووبوونەوەی کەسانی مەدەنی بە تایبەتی یەزیدیەکان کە ئێوە بانگەشێوەیەکەن کە ئەیان پارێزن و بەرگریان لێەکەن. Are you concerned that these weapons being used against Yazidis themselves that you claim to support? Well, we're concerned in general about the situation around Sinjar, around Western Nineveh. بەگشتی ئەو دۆخی لە سنجار و ڕۆژاوای نینەوە هەیە جێگی مەترسی ئێمەیە. وەگەزانی لە ئێستا گفتوگۆ هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەگشتی دەربارەی گێڕانەوەی ئارامی لەو ناوچەیە بەتایبەت ئەو ناوچە سنووری نێوان عێراق و سووریا. گفتوگۆی بەردەوام هەیە. ئێمەش بەشدارین لە گفتوگۆکان چونکە ئێمە هەست بە مەترسی دۆخەکە ئاکەین کە لە نێوان هێزەکان هەیە. وەک پێشتری ژووتومانە بەشێکی گەورە لە سەرکەوتن بەسەر داعشدا بریتە لە گێڕانەوەی ئارامی بۆ و ناوچانە. ئەوەش استراتیژی ئێمەیە. ئەگەرچی خاڵی هاوبەشی ئەو هێزانەی لە عێراقداوە بوو کە هەمویان دژی داعش بوون، بەڵام بە کۆتایی هاتنی داعش ئەو هێزانەی کە زۆرینەیان چەکی پێشکەوتوی ئەمریکایان پێ و ڕاهێنراوی جەنگن و ئەزمونێکی زۆری ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشیشیان هەیە، پێناچێت لە ڕووی فەرماندەیی و دیسپلینەوە نە ئەمریکا و نە عێراق ئەو دەسەڵاتە زۆری بەسەریاندا هەبێت. ترسی گەورەش ئەوەیە کە دوای داعش دیسانەوە هاوڵاتیانی مەدەنی و بە تایبەتی ئەوانەی وەک ناسفەقێ لە دەستی داعش ڕزگاریان بووە ببنە قوربانی ململانە ناوخۆی و هەرێمایەتیەکان. سەرکەوت شەمسەدین NRT واشنگتن.